بەڵێ ئارام. سکاڵە باشی؟ باشی تۆ؟ سکاڵە ڕووداکەم مەتەلاتان؟ هات دیارە لە ژنە سەر بە کێشەکەت ڕای کردووە. نا بابا شەڕی چه حالی چه ئەو غەریبین گۆی کردو بوو گوتی دەچم ئەو ڕۆستەرچیان لێت دەم. ستا پێم لە لەوەیە؟ لێرە بوو بەڵام سامان قبوڵی نەکرد. ئەویش بە تووڕەی دەرچ و ڕۆیشت. سکاڵە زاوام بۆ ئەو پیاوە داکم دەکە لە ماڵێ؟ خۆ بەس دایکی من نییە، دایکی ئێوەشە. ها؟ ئەلۆ کاکە لە چێن دەری؟ باشە ڕێوێن دەربێستا دێن باشە هەندێکی شت پێێتە. باشە هاتم. همین ولو نگیری ورا ای خدا